بە پاساوی قەیرانی دارایی لە 2016ەوە حکوومەت پلەبەرزکردنەوەی فەرمانبەرانی ڕاگرتووە و زیانی زۆری بە موچەی فەرمانبەران گەیاندووە. ئەندامێکی پێشووی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان پێشتر بەداتاوە باسی لەم نادادیە کرد و لە تۆڕە کۆمەڵاتیەکانیش دەنگدانەوەی زۆری هەبوو. حکوومەتی هەرێمی کوردستان بە پاساوی نەبوونی پارە لە 2016ەوە ڕاگررتنی پلەبەرزکردنەوەی فەرمانبەر و مامۆستای ڕاگرتووە. من بۆ ئەم دۆسیەیە سکاڵاشمدایە داواکاری گشتی وەڵامی دامەوە کە وەزارەتی دارایی وەڵامی دابوونەوە کە بەهۆی نەبوونی یاسای بودجە پلەبەرزکردنەوەیان ڕاگرتووە. لە ڕاستی ئەمە ڕاست نییە. ئەی باشە بۆ بواری سەربازی کە ئێمە پێمان خۆشە پلەبەرزکردنەوەیان دەست پێ کردەوە لە کاتێک یاسای بودجە نییە. باشە پرسیارێک لە وەزارەتی دارایی و جەنابی وەزیرەکەی کە بەم جۆرە نامەسئولانە وەڵامی داواکاری گشتی و نوێنەری خەڵکی کوردستان دەداتەوە ئەڵێ بۆیە پلەبەرزکردنەوەمان ڕاگرتووە یاسای بودجە نییە. ئەی بۆچی پلەبەرزکردنەوەی بۆ سەرۆکایەتیەکانی هەرێم و ئەنجومەنی وەزیران و پەرلەمان دەست پێ کردەوە، بۆ پلەبەرزکردنەوەی بۆ سەربازی دەست پێ کردەوە کە ئێمە پێمان وایە حەقی خۆیانە، بۆ پلەبەرزکردنەوە بۆ ئەنجومەنی دادوەری دەست پێ کراوەتەوە، بۆ بەس بۆ فەرمانبەر و مامۆستا پلەبەرزکردنەوە نییە. تاکەی ڕابگیرێ زۆری فەرمانبەر و مامۆستا مانگانە لە موچەکەی 150 تا 300,000 بە پێی پلەکانیان و موچەکانیان زەرەری کردووە لە پلەبەرزکردنەوە. ئێستا کە لە موچەش بە مسۆگەری لە بەغداوەیە تەنانەت یاسای خانشینی عێراق کە هەرێمی کوردستان جێبەجێی کردو ئەم مانگە بەو یاسایە موچە دابەشکرا بەغدا پارەی نرد نەیوت بۆ ئەم یاسایە جێبەجێەکەی کەواتە بۆ پلەبەرزکردنەوە دەست پێ ناکەی بۆ موچەی مانگی داهاتوو بە پلەبەرزکردنەوە نانێری بۆ بەغدا تاوەکو بەغدا بەو جۆرە بینێرە. دەوترێت نادادیەکە ئەوەیە پلەبەرزکردنەوە بۆ بەشێک لە توێژەکان هەیە و پێشتریش بەشێکیان پلەکانیان بۆ بەرزکرایەوە هەرچەندە مافی خۆیانە بەڵام دەبوو سەرجەم فەرمانبەران بە یەک چاو سیر بکرێن. پلەبەرزکردنەوە و سەرموچە بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان یەکێکە لەو سیستەمە زۆر گەورانەی کە حکوومەتی هەرێم بەرامبەر موچەخۆران کردوێتی. یعنی شتێکی وانە لە هیچ شوێنێکی دەوڵەتداری و حکوومەتداریدا کە تۆ بڵێ بەهۆی نەبوونی پارە ئێمە پلەبەرزکردنەوە ڕدەگرین. ئەمە سیستەمێکی گەورەیە 2000 زەرەڕۆمەندن جارێکەوە 10 ساڵە سوودمەند نەبوون لەو مافە دارایی خۆیان، جارێکی تر بەشێکی زۆر لەو کەسانی کە خانەنشین بوون بە دوایین موچەی بنەڕەتیان خانەنشین بوون کە ئەمەش زیانێکەدا لە موچەخۆران هەتا لە موچەی خانەنشینیەکەیانە ئەمەیان پێوە دیار دەبێ و سیستەمێکی گەورەیە و هەروەها جیاکاریکی گەورەیە لە نێوان موچەخۆری سەربازی و موچەخۆری مەدەنیدا کە فەرمانبەرانی مەدەنی پلەبەرزکردنەوەیان بۆ نەکرا بەڵام لەبەرەوەی ئیشیان بە هێزە سەربازیەکان هەبوو کە ئەوانش حەقی خۆیان بوو هەموو پێکەوە پلیان بەرز بکرێتەوە بەڵام لەبەرەوەی کاریان بەوان هەبوو پلەبەرزکردنەوەیان بۆ ئەوان ئەنجام دا بەڵام بەداخەوە ستەمیان لە کۆی موچەخۆرانی مەدەنی حکوومەتی هەرێمی کوردستان کرد. فەرمانبەران دەڵێن ئەوەی دەسەڵاتی پارتیوێکێتی کردوێتی ستەمێکی گەورەیە و بە پاساوی قەیرانی دارایی ژیانی خەڵکیان تاڵ کردووە بەڵام لەولاوە باز و ڕسوماتیان زیاد کردووە و ئیش و کاریان پەک خستووە. لەلایەک دەڵێن قەیرانە و لەلایەک خۆیان بە هەردوو دەست پارە لە خەڵک وەردەگرن.